هێزە دەسەڵاتدارەکانی کوردستان شەڕیانە لەسەر ئەوەی کامیان پەرلەمانیان هەڵۆشاندۆتەوە تاوەکو شانازی لە مێژووی شکستەکانی خۆیاندا بنووسنەوە. لە ئێستا بەدواوە ئیتر ئەو قسەیە سەلمێنرا کە حکوومەت و پەرلەمان و دادگا لە هەرێم بڵقی سەرئاون و تەنیا بۆ بەرژەوەندی بنەماڵەکانی ناو حزب بەکاردەهێنرێن. بە حسابی وان ئەوان درێژکردنەوەکە نایاساییە، هەتا بڕیارەکانی کە دەرچووە با بڵێن لە پەرلەمانی کوردستان ئەو بڕیارانەشی یاسایی نینە، بە حسابی خۆیان کە دەڵێن مابوونی على الباطل باطل، یعنی ئەوانێ کە مادام درێژکردنەوەکە نایاسایە هەرچی بڕیارەکانی کە دەرچووە پاش ئەو بڕیارەی ئەوانیش نایاسایە. ئەو بڕیارەی پارتی دیموکرات داویەتی لەبارەی کۆتایهێنان بە خولی پێنجەمی پەرلەمان مزایدەیە بەسەر پەرلەمان و هاوڵاتیان بەو پێی لە مانگی ڕابردوو دادگای فیدرالی کۆتایی بە خولی پێنجەمی پەرلەمان هێنا و دەست هەڵگرتنیشیان لە کاری پەرلەمانی سەلمێنەری ئەو ڕاستیەیە. پەرلەمان خۆی کۆتایی هاتووە، یعنی پێویستە ڕێکارەکانی هەڵبژاردنێکی نوێ لە هەرێمی کوردستان بژیرێتە بەر و پەرلەمان کۆتایی پێ هاتووە. ئیتر فراکسیۆنەکان بێڵێنیان نێڵە مزایدە بەسەر یەکتریەوە بکەن، کۆتایی هاتووە پەرلەمان پێویستی بەوە نییە بێڵێن، بەڵام لەوانەیە چونکە بە شێوەیەکی کردداری پەرلەمان هەڵۆشاوتەوە و لەو لاشەوە ڕانەگەێنراوە لایەن سەرۆکایەتی پەرلەمان، ئەبۆ سەرۆکایەتی پەرلەمان خۆی لە دوای بڕیارەکەی دادگای فیدرالی وتبای ئێمە ئەم خولە کۆتایی پێهات. لە ماوەی ڕابردوو هێزە سیاسیە باڵادەستەکانی هەرێم هەوڵیان داوە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان لە نێویشاندا پەرلەمان بێبەها بکەن لە ڕێی ناردنی کادری سیاسی بێتوانە بۆ پەرلەمان، وایان کرد بە جۆرێک پەرلەمان لاواز بکەن کە هاوڵاتیانیش متوانەیان بە دامەزراوە شەرعیەکان نەمێنێت.